خوێندکارانی هەستیارترین بەشی زانکۆن کە کۆلێژی پزیشکی زانکۆی گەرمیانە و داوای داخستنی کۆلێژەکەیان و گواستنەوەیان بۆ زانکۆکانی تری کوردستان دەکەن. خوێندکاران دەڵێن خەریکە زانکۆ تەواو دەکەن، بەڵام بەهۆی کەم و کوڕیەوە کەمترین شارەزایی پزیشکیان هەیە. کۆلێجەکەمان لە 6 قۆناغی خوێندکاران پێدەی کە ژمارەمان 170 خوێندکارە و لە ڕووی ستاف و میلاکی پزیشکیەوە پێویستمان بە لانی کەم 50 دکتۆر بۆ 80 دکتۆر هەیە، بەڵام لە ئێستادا تەنها خاوەنی 13 دکتۆرە. کۆلێژی پزیشکی زانکۆی گەرمیان لە قۆناغی یەکەوە تا قۆناغی 6 تێدایە. خوێندکارەکان دەڵێن نەخۆشخانەی فێرکاری نییە، تاوانەی کردداری تێدا بخوێن و گرفتی کەمی مامۆستای پسپۆڕیشان هەیە. ئەمە جگە لەوەی زانکۆکەشان کە زانکۆی گەرمیانە لەسەر ئاستی عراقدان پێدانراو نییە. ژیانی کەسەکان دێتە بەردەستمان بۆیە ئەبێ بە پراکتیکی چارەسەری نەخۆشەکان بکەین و پێویستمان بە نەخۆشخانەی فێرکاریە و لە هیچ شوێنێکی دنیاە کۆلێژی پزیشکی بەبێ نەخۆشخانەی فێرکاری نەبووە. ئێمە بۆ هەندێک لە بابەتە پراکتیکەکانمان هەندێک جار سەردانی نەخۆشخانەکانمان کردووە، بەڵام بەداخەوە لە جیاتیەوەی ڕێزمان لێ بگیرە بەعکسەوە سوکایەتیمان پێکراوە دەرکراوین و پۆلیسی خەستەخانەکان هاتوون بە پاڵ قوتابەکانیان کردوتە دەرەوە نیان هێشتووە بە ئیسراحەت خوێندنی خۆیان بکەن پراکتیزەی بابەتە پراکتیکەکان بکەن لە خەستەخانەکان. دکتۆر فەرات قادری سەرۆکی زانکۆی گەرمیانیش لە وەڵامی خوێندکارە ناڕازیەکاندا بە دەنگی ئەمریکای ڕاگەیاند سەرقاڵی وەرگرتنی بڕیاری دانانن بە زانکۆی گەرمیان لە ڕێگەی حکوومەتی عێراقەوە. ئاماژەی بەوەش کرد داوای 14 مامۆستای پسپۆڕیان کردووە بۆ کۆلێژی پزیشکی و ڕەزامەندی لەسەر ناردنی 3 مامۆستا دراوە و جەختی کردەوە. خوێندکاران گرفتی وانەی کردداریان نییە و لە نەخۆشخانەکانی گەرمیان بە شێوەی کردداری ڕادەهێنرێن. بەڵام بەڕێوەبەری نەخۆشخانەی گشتی کەلار پێی وایە نەخۆشخانەکانی کەلار گونجاو نین بۆ وانەوتنەوەی تیۆری خوێندکارانی پزیشکی. مەرحەلە سێ بەرەوسەرەوە زۆربەی ئەو تەلەبانە سەردانی نەخۆشخانەکانەکەن تا تەواویەکەن ڕۆژانە لە ساڵێکە لەوانەیە 100-200 کەیسی جیاواز ببینن، بەڵام لە گەرمیانە ئایا بینن؟ ئایا ئێمە بەشی پۆستکۆڵمان هەیە کە لە ناو هۆڵی نەشتەگەریە یان محازەرەیەکیانە بێ لە ناو قاوشاتی بەشی مناڵان و بەشی هەناوی و بەشی مناڵبوون و ئەمانە لە دوای ئەمە دێن مناقەشەی بکەن لە هۆڵێکە ئایم هۆڵە هەیە لە ناو نەخۆشخانەکانە نەخێرنیمانە تاوەکو ێستا هۆڵێک نییە لە ناو نەخۆشخانەی گشتی کەلارە بۆ ئەوەی خوێندکارەکانی تیا کۆ بکرێتەوە و مامۆستاکانیش لە ئەو کەیسانی کە لە قاوشەکانە بینیوانە مناقەشەی بکەن. لە نێوان ناڕزایەتی خوێندکاران و ناڕازیبوونی بەرپرسانی تەندروستی لە دۆخی نەخۆشخانەکانی کەلار و بەکارهێنانیان بۆ وانەی تیۆری بۆ خوێندکاران. سەرۆکی زانکۆی گەرمیان جەختی کردەوە ئەم ساڵ 15 خوێندکاری کۆلێژی پزیشکی زانکۆکەیان خوێندن تەواو دەکەن و دەبنە پزیشک. کەم و کوڕیەکانی نەخۆشخانەکانی گەرمیان پڕ دەکەنەوە. دڵشادەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان.